سڵاوتان لێبێ هاتوونێتە پەیماگای تەکنیکی کوردستان گۆرانێکی زۆر خۆش هونەرمەندێکی ژیری ئاڵتوونی گۆرانیەک کە سەردەمانێک یادگاریمان هەبووە لەگەڵیا ئێستا ئەم پرسیارە لە جیلی ئێستاکەین جا با بزانین پەیوەندی جیلی ئاڵتوونی لەگەڵ جیلی ئێستا چەندێک ڕەبتیان هەیە بەیەکەوە هیوادارم پرسیارەکەمان لێرە بزانرێ وڵامەکەی و خەڵاتەکەشمان لێ وەرگرن ئەگەر نەزاناژەوە شانسی کۆمنتە جەماعەتی کۆمنت ئەوە ئایبینەوە کۆمنت و لێوە شتیر و پشکی بۆکەین و بە ئومێدم وڵامی پرسیارەکەمان بنەوە و ئێساش فەرمون لەگەڵمان بن با خوێندکارەکان بدوێنین. سڵاوتان لێبێ ئەتوانم دانیشم حاڵ وەحواڵتان وەزعتان خوێندکارن لە مەرحەلەی چەمین دوو سەرکەوتوو بنیاخە سێم حەمە سەفایی ئەناسن بیستوتانە ناوی بیستووە بە زۆر ئاگەم لە گۆرانەکانی نەبووە بجا خۆ پرسیارەکەمانەوە نییە بڵێ ئەوە ناسان بێ تۆ بیزانی بڵی خۆیە وەڵڵی پرسیارەکە ئینشەڵڵا ئومێد دەکەم ئێوە وڵامەکەی بزانن بەس وەکەوەی کە جیلی تازە گوێ لە گۆرانە کۆنەکان بگرێ هیچ گوێ لە کێگری کۆنەکان وەڵی ئیتر گۆرانیە کۆنەکانە گوێی گۆرانی کلاسیکی ئەگرم زیاتر کوردی گۆرانی بێژە کۆنەکان زۆر ناناسم بەس عەدنان کەریم گوێی لێگرە ئەنجا حەزمان لێگەشەنە حەزمان باش ڕیمەکس شتانە کرێت یا گۆرانی باشە بۆ نێوانەوە زیاتر نە ئاسانەسە گوێ لەم گۆرانی بێژە ئەگرین ئافرەتە با بڵێن ژنە ناوی گۆرانی بێژەکەمان پێ بڵێن ئەگەر زانیتانێ مەشغەڵاتەکەتانێنێ لێرەیەکە باش گۆرانەکەم گوێ خەڵکی لای مانتیقەی دووەکە ئەوە کاراسانیشم بۆ کەین نایناسی قەت گوێ لێ نەگرتووە گوێم لە گۆرانەکە گرتۆ بەس گۆرانی بێژەکە ناناسم ینی بەداخەوە بەس خەینە بێبەشتان ناکەین لە لیرەی ڤارەوە چەترمان ئامادە کردووە ئەمەش بۆیەوە هیواداری نەم باران و تۆفانەیە ئەم چەترە جێگەی خۆی بگرێت هەنێ جارە من لە لیرەکە ویمترە ها دڵتانیز نەکە زۆر سپاس 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 سڵاو خوێندکاری لێرە مەرحەلە دوو باشە گوێ لە گۆرانیەگری باشە سەمە گوێ لە گۆرانیەکەگری ئەگەر زانی و کێ ناوی گۆرانی بێژەکە و نەرمەندەکە ئەوە لیرەیەک تێنە پرسیارەکەمان ئەوەیە ئەستەکەم گوێشی لێگرتی بێ بە سۆفا ئێستا گوێ لە گۆرانەکە ئاگرین هەر بەدەستی خۆتەوە زاینەم جیلە ئەوان ناسێ ئەرەوەڵات کۆنە ئەیتوە توێ ئەسار بێ دەباشە سێم حەمە سەفایی خەڵکی کوێ سێم حەمە سەفایی دەی دەستە خۆش بێ زۆر سپاس قوربانی بەس لە خەڵات بێبەشی ناکەین لە لیرەی ڤارەوە چەترێکمان ئامادەیە هیواداری لەم بارانەیە بەکاری بێنی سپاس بۆ تۆ سپاس قوربانی سپاس شوانە حەمەجان دوام کۆمراچی بلای جەماعەتە بەشکم خەڵاتەکە بۆ ئەوان بێ سڵاوتان لێ بێ دانیشن چۆنن باشن
بەرنامەکەمان دەبینم جاربینیمانە لە باخی گشتی بێ دە باشە ئێمەش لیرەیەکمان هێناوە باشە ئومێدەوارین ئێوە بتوانن وەڵامی پرسیارەکەمان بن و ئاسانیشە باشە ستایلی بەرنامەکەشمان جارێ گۆرانی پێشە و لەرمەندە گوێ لە ڕاگرین و تۆش ناوی گۆرانی پێشەکەمان پێوە ناتیای نییە دە باشە قەی ناکە سێم حەمە سەفایی خەڵکی کوێ ڕۆژەڵات باش خەڵکی ڕۆژەڵات بەڵێ باشەی خۆ پرسیارەکەمەوە نییە شتێکی کێیە خوێنکاری چەندن مەرحەلە چەندن ئەمڕۆ باش کەسێکمەوە تەمەی دوو بوو حەلەکان جارێ نەهاتوونەوە ئێمە فاینەڵمان ێوان لە ساعت 11 داوامیان دەست پێ باشە من پرسیارەکە کەم باش ئەگە لیرەکە دەرچوو باش بە جەماعی بەشێکن هەروە ئاوا بەس ونی نەکەن ئامان ئینشاءڵڵا یامان بێ کێونی کرد باش ێستا گوێ لە گۆرانەکان ئینشاءڵڵا حلەکەین ئەمە هەر بنێ بە گوێشکەتەوە وازانی سێ محەممەد سەفایە خەڵکی گوێ لێگرن. ئاوایە نە خەڵکی دووەکە بێ زەحمەت خەڵکی دووەکە ئەرە وەڵا ئێوەش محاولەیە بکەن گۆرانی سەردەمێکمە لە دایک نەبی پرسیاری گەڵانی پێخەی ناکەێت گوێمێرە هەرچەنە ئێوە وڵامەکەتان هەڵە بوو یان نەتان زانی با بڵێ بەس قەی ناکە ئێمە خەڵاتێکتان نەرێنێ باشە ئێمە لە لیرەی ڤارەوە چەترمانی وادارین بۆم بارانە سوودێکی هەبێت دەستان خۆش قوربان ئەمە یادارین چەتری ڤار سوودێکی هەبێت زۆر مەمنونی بەخێر بەسەر چاو فیرۆستان لە سپاس بۆ ئێوە سپاس سپاس بابزانین سڵاو باشید خوێنکاری بەڵێ مەرحەلی چەندی یەک باشە گەر پرسیارێکی لێ بکەم زۆر بە سەرعی جوامەیتەوە ئاوا سێ محەممەد سەفای خەڵکی کوێیە گاڵتەکەم ئەو نییە ئەو نییە ئەو پرسیارە ئاسانە خەڵکە میێزانێ ئەسە گوێ لەم گۆرانی ئەگرین باشە تۆ نای گۆرانی پێشەکەمان پێڵێ ئەگەر زانیت خەڵاتەکە لیرەیەکە ئەین بەتە ئەک پلەیەکە بینە بە گوێشکەت نازانی گوێ لێگر نازانی دەقەینا ئەنەتەوە بشارم بیتێ ئێمە بێبەشی ناکەین لە خەڵات لە لیرەی ڤارەوە چەترێکمان پێە هیوادانی لە کاتی بارانە سوودی شێبێ و ئێوەش بنە ژێر چەتری ڤارەوە زۆر سپاس بۆ تۆ سپاس زیاد سڵاو خوێنکاری مەرحەلە دوو ئەزانم ئەمڕۆ دووەکانمی لێرن لە چ بەشێکی پەرستاری باشە یعنی زەلام هەڵەوە شێنن بە ساغی تقریبا بەخوا خەتەرە نێوە سێ محەممەد سەفای خەڵکی کوێ قەینا بیری لێ مەکەرەوە مەترس ئەوە نییە دڵی خۆ خۆش مەکە پرسیارەکەم ئەوە نییە گۆرانی بێژێکمان هەیە کۆنە و ئێمە پێڵێن قەیمە بزانە ناوی ئەم هونەرمەندە کێیە ئەگەر ناوەکەی زانی ئەوە لیرەکە بێ بە نسیبیتەوە باشە گوێیەکی لێگرین ئێستا گوێ لێگرتووە گوێم لێ بووە بەس ناوەکەی نازانم نایزانی مەسیحیشە ئەوە نیوین پێویستیتەوە نایزانم مشکیلە نییە ئێمە لە خەڵات بێ بەشێ ناکەین لە لیرەی ڤارەوە چەکرێکمان هەیە هیوادارین ئەم بارانە
تۆ تەڕ ناکە زۆر سپاس بۆ تۆ خوا. گوێ لە گۆرانی کوردی شتەگری والله كم باش با بزانین جیلی ئێستا و جیلی ئاڵتوونی چەندێک ئاگایان لێەکە گوێ لە گۆرانیەکی جیلی ئاڵتوونی ئەگری باشە ناوی ئەم هونەرمەندەمان پێ بڵێم گۆرانی بێژە ئەگەر زانیت لیرەیەک پێشکەشی تۆ والله يوم لا قرد بس نازل خەڵکی لای مۆنتەکەی دووەکە و مەسیحیە و والله نازانی قەیناکە ئێمە لە خەڵات بێ بەشێ ناکەین لە لیرەی ڤارەوە چەترێکمان پێیە هەنێ جار چەترەکە لە لیرە بە نرخترە وایە پیرۆز سپاس بۆ تۆ زۆر سپاس سپاس. سڵاوتان لێبێ خوێنکارن تاوتان کردووە دەی سەرکەوتوو من لە چ بەشێ بوون بزنسمان تاوا کردووە بزنس یعنی دەوڵەمەندن ئێستا مەشروع پرۆژە چیتانەیە وڵی ئیشەڵا لە داهاتوە بین بە خانکاری خۆمان ئیشاڵی سوادی هەبوو ئەو بەشێ خوێندێ بێگومان باش ئێمە لە لیری ڤارۆ پرسیارێکمان هەیە بەڵێ گوێ لە گۆرانی بێژێک ئەگرین گۆرانێکی کوردیە هی جیلی ئاڵتوونیە بەڵێ بزانم تا چەندێک ئێوە ئاگاتان لە جیلی ئاڵتوونی هەیە باشە زۆر باشە هەرم ڤیددیۆ گەر مۆبایلەکەشم لێ بگری بینە بێ گوێتەوە پلەیکە ئاسانە ئادی بزانەوەی بزانێ گۆرانەکەم زۆر ویستەوە بز نازانم کێیە نازانێ نەیبیرە نەیبیرە نەوەڵا نامیق گۆڕینتان نییە؟ گۆڕینمان نییە بەڵام لە خەڵات بێبەشتان ناکەیت لە لیرەی ڤارەوە ئەم خەڵاتەمان هەیە هیوادارین بۆ بارانەکە سوودێکیە بێ ئەڵێن باران بەڕێوەیە زۆر سپاس بۆیەوە سپاس زۆر سپاس. ئیسا چۆنی؟ چۆنی باشی قوربانە بەڕێزی هەموو کاتی ئێوە پرسیار لە ئێماکەن یعنی ئێستا عکس بۆ تۆ جەماعەت ئەم جارە عکس بۆ تۆ ئێمە پرسیارتان لێکەین تۆ پرسیار لەم ئێمە نەکەی پرسیارەکەین دە باش ئێمەش خەڵاتمانەیە ئەگەر زانیتانەوە بە خاوەنی خەڵات یاڵا وەڵا جا بەس ئێمە سێ کەسی چی لێ بکەوت دانێتانینە بە دەردی خۆتان دابەشیکەن ئەمانەی باشتر باش یاڵا ئۆکەی دەی پرسیارەکەمان ئەوەیە یەکەم خەڵاتی نۆبڵ بۆ ئاشتی کێ وەریگرت وەڵای برامە کتتو پڕیە پرسیارەکانی وەرجواب نەیزانم ئەگەر نەیزانی هینە بۆ خەڵاتەکە بۆ غاندینە ئەوەی تر کێ بوو کار ئاسانی بووەکە یاڵا لە ساڵی 1970 بەخشرا ئاسانە بیرێکی دەکەرەوە نازانن ناسێ سێ هینم بەرێ اختیارمان نییە خەڵاتەکەمان گەورەیە اختیاری نییە باشە کاکە گیان ئەوە یەک بەیەک تۆ یەکە هەیە منیش یەکم باشە ئەوە پاک لە پیس جەماعەت نەمزانی بەخۆ سەرکەوتوو چم نانێ حەزەکەی چەتەکەی خۆتانێنەوە نا چەتریەوە نابێ خەڵات ببەخشرێ نابێ قوربان خۆشحاڵ بین دەستان خۆش بێ سپاس زۆر سپاس. خۆشەویستان هاتیینە پەیمانگای تەکنیکی کوردستان بیسمان بزانی تا چەند جیلی تازە و جیلی ئاڵتون ئاگان لێک و پەیوەندیەکان هەیە بەیەکەوە و پەیوەندێکی بتەوە بەڵام بەداخەوە وڵامی پرسیارەکەمان لێرە نەزانی و لیرەکەمان بردەوە لە شانسی جەماعەتی کۆمنت خۆتان نەزانن لیرەی ڤار ئەم خەڵاتی داناوە خۆ بۆ خۆم نییە بەخوا بۆ جەماعەتی کامێرەش نییە ئەمە لە شانسی جەماعەتی کۆمنتە ئەم وەزعشم پێ خۆشە ئێمە وەکو سیستەمی بەرنمەکەمان وایە ئەوەی کە وڵامەکەی نەزانی یا چوینە هەر شوێنێ ئەی خێنە تیر و پوشکەوە و هیوادارین وڵامەکە بزانن و لیرەکەمان برن چاوتان ماجەکەم چاوەڕی ڤار بن ڕەنگە ئەم مەڵقەی ئەم جارە لە لای تۆ بین ماڵتان ناوە.